باش ڕێزان سڵاو و ڕێز و حرمەت بۆ هەموو لایەک خۆشەویستان و عەزیزان، هیوادارم کە ئەم شەیش بتوانم هەروە کۆمەڵی قسە و باس لە خزمەتی ئێوەدا بکەم و ئەوەیشی کە شارەزای پێیجە تازەکە نەبێ ئەوە ئەکرێ لە کاتی تر و مەجای ترە گوێبیستی قسە و باسەکان بێت. بەخێر بن عەزیزانی من، بەخێر بن سەرچاو. با بزانم ڕەوانەی کەم بۆ ئەکاونتەکەیش. بەخێر بن عەزیزان، بەخێر بن. باش بەڕێزان، یەک دوو دەقیقە ئاواسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە. هیوادارم کە ئەم شەو بتوانم پەیامەکانی خۆم بگەێنم و دەنگ و ڕەنگ و هەموو شتێک باش بێت و کۆمەڵی قسە و باسکەین هەروە ڕەوی بیر و بۆچوونی خۆمان لەسەر کۆمەڵی مەوازە بە تایبەتی ئەمەی کە لە بەغا ئەگوزارێت لەسەر پارتی و بنەماڵی بارزانانی و لەسەر دانشەقەکانیان کە ساڵانێکە ئەمانە هەن لەسەر ئەمانە کۆمەڵی قسە و باسمانە بێ. عەزیزانی من، بەخێر بن سەرچاو، بەخێر بن. ئای بابا خێکاکە من نازانم ئێوە خۆ من یەکە یەکە بۆتان نانێرم بە قوربانتان بم. قایبل یەکە یەکە بینێرم بۆتان ناکرشتی باش. بەڕێزانە هەمێ لە کوا لایڤەکە یەکاکە ژیان خۆتان پێشتر بگەڕن و پێیجەکە بدۆزنەوە و تاکو بتوانن ئاگرتان لە بیا دوای سەیەکن کێشە نییە. عەزیزانی من، بەخێر بێن سەرچاو، بەخێر بێن. بە ئەم شەویش منیش بۆچوونەکانی خۆم گەڵاڵم کردووە لە مێشکما بۆ ئێوەی عەزیز و خۆشەویستی بخەمە ڕوو. تەمە شاسوار ئەکرێ بڵێ شاسوار هەڵشۆییە یا بابن ئەو نازناوی لێ بنی. هەڵبەتە بێەوە بزانین کە هەڵشۆ ئەشێکە لە جوانترین لادیەکانی دەڤەری پشدەر و بتوێن کە پڕ لە خەڵکی خانەدان، لە خەڵکی باش. تەنیا کەسێک کە بەو پاشگرەوە یاتە بە ناوی سلێمان هەڵشۆیی قۆڵی چەندین کەسی بڕی، شاسوار ڕێک لەو کەسە ئەچێ. ئاوا ئەک بێ تەرچیدیکەین ڕاستی. حەزەکەم سەرەتا هەموو لایەکتان ئەوە بزانن بۆ من زۆر ئاساییە پارتی و شاسوار، پارتی و گۆڕان فڵان و فیسارەکان ڕێکەوتن بکەن، چونکە ئەمانە دوجار هەمویان یەک دەعبان یەک شتن، هیچ جیاوازیەکیان نییە. بەڵام کێشەکەی من ئەوەیە ئەمانە بۆ سەرنجڕاکێشانی خەڵکی دێن ئیدعا دەکەن کە گوایە ئەمانە جیاوازن لە پارتی وێشێتی. لێرەوەیە ئەبێ ئەمانە کرۆشی یان ماهیەتیان بۆ هەموو خەڵک دەرخێ کە من دڵنیایشم مێژوو کرۆشی هەموو ئەمانە دەرەخا وەکو چۆن بە نمونە هێنی گۆڕانی دەرخست، چونکە مێژوو بە درۆ نانووسێتەوە. تۆ توانی ساڵێ 2 4 5 ئەم خەڵک خەڵەتێنی لە ئاخرا دەرەکەوێ بۆ خەڵک کە ماهیەتی تۆ چۆنە. عەزیزانی من، خیانەت بە هەموو جۆرەکانیەوە قیزەونە، بەڵام خیانەتکردن لە هیوا و ئومێدی خەڵکی ستەم لێکراوی کوردستان لە هەرچی خیانەتی تر هەیە چەپەڵترە و ئەتوانم بڵێم نەفرەت لێکراوترە. بۆیە خەڵکی کوردستان ئەبێ ئەو پەڕی هوشیار بن پێش ئەوەی کە دژایەتیکردنی پارتی وێشێتی کە حەقە باشە ئەبێ بەم جۆرە کاسبێ بژیرێ کە لە کوردستانی باشوورە یا لە باشووری کوردستانە چەند ساڵێکە برێوی هەیە کە هەر چەند ساڵ جارێ کۆمەڵێک ئینسان کۆ ئەبێتەوە، لیستێ دروستەکە، ناوێ دروستەکە، باشە خەڵکانێ هەڵە خەڵەتێنێ، دوجاریش سەرەکەنەوە بە هەمان ئاخوڕەکەی پارتی وێشێتی. ئەمە کارە ساتەکەی ڕاستی. خەڵکی کوردستانیش ئەزانن کە پارتی هێزی یەکەمە لەبەرەوەی کە باسمان کردو پێش تورکیای لە پشتەوانە بۆ خۆی دیارە ئەوانە باش نییە. بەڵام لە چییە هێزی یەکەمە؟ لەوەی کە کۆی مەلەفەکان و پرسەکان و ئەمانە بەدەستی ئەوەیە، نەوتە غازە فڵان 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 بەدەستی ئەوەیە.
هەمووشمان ئەزانین کە دەیان ساڵە بنەماڵەی بازانی چی کردووە بە خەڵکی کوردستان وە چی دزیوە وە چی تاڵان کردووە کەواتە تۆ وەکو ئۆپۆزیسیۆنێکی هەڵتۆقیوی سنووری سلێمانی چۆن لێت قبوڵ ئەکرێ بچی ئەڵبەتە بەناو ئۆپۆزیسیۆن ها وەکو وتم بەدرۆ باشە بچی لە بەغا دەنگی ئەو گروپە کە هەڵی خەڵەتانوە لە منتیقی سلێمانیە باش نییە بیبێ بۆ بەغا و بیخەیتە خزمەتی جەلادێکی پاراستن کە بەرپرسی شعبەی ئافرەتان بووە لەو دەستگا بەرناوە کە ناوی دەستگای پاراستنە پرسیارەکە ئەوەیە ئایا گەلی کورد چ سوودێکی لە سیاسەتی پارتی و بنەماڵەی بازانی لە بەغا بینیوە یا لە یەکێتی بینیوە لە کاتێکە هۆکاری هەموو ناکۆچەکان پارتی و بنەماڵەی بازانیە لە هەر جێگایشی ئەم کوردستانی ئابڕێت بۆیە عەزیزان ئەبێ خەڵک زۆر هوشیارانە لەگەڵ ئەمانە مامەڵە بکات سەبارەت بەوەی کە ئەگەر بایکۆت کەیت دەچیتە خزمەتی یەکێتیەوە ئەوە بیانێکی زۆر لاواز و هیچە لە واقع باشە ئێمە لەگەڵ ئەوەیشان نەبووین شاسوار ببێتە هاو ئاخوڕی بۆ نمونە یەکێتی و بەرام ساڵح باشە بەڵام لە دروستبوونیەوە هاو ئاخوڕی هەردووشیانە چی پارتی و بنەماڵەی بازانی و چی هینی یەکێتیش کە کۆمەڵی بازرگان لە پشتی ڕاوەستاوە هەمووشمان ئەزانین ئەم شەڕی کە لە بەغا هەیە شەڕە بۆ پۆستێک بەڵام شەڕی من یا شەڕی خەڵکی کوردستان بۆ ئەوەیە یان ڕێگریە لەوەی چیتر خزمەت بەو سیاسەت و ستاتیژە نەکرێ کە خراوەتە خزمەتی خێزانێک کە تەنیا لە باشووری کوردستانە بە درێژایی مێژوو مەکۆی فیتنە و خیانەت و کورتفرۆشی بووە کە بنەماڵەی بازانی بوو بازانیە شاسواریش خۆی لە من باشتر ئەزانێ پارتی لە سەرەتاوە تاوەکو ئەمڕۆ کاری کردووە بۆ دوورخستنەوەی بەغدا لە هەرێم لە هەموو ئاستەکاندا بەڵام دوایین هەنگاویشی ڕیفراندۆمە ساختەکە بوو کە کردی باشە خێرە ئێستا دەچێتە بەرەیەک کە پارتی لە بەغا بکاتە برا گەورە لە بەرامبەر وەرەقەیەکی حەفەخاڵی کە ئیمزاکانی سەیەکە وەکو ئیمزاکانی سلێمان هەڵشۆی وایە کە بۆ ئەوانەی ئەکرد کە قەزی لێوەرەگرتن بۆچی ئێمە باسی نەوەی نوێ دەکەین بنمونە لەبەرەوەی بە دەنجێکی بەرز یا بەرزتر لە بزوتەوەی گۆڕان شوڵی لێ هەڵکێشا بوو کە گوایە زۆر ئەمەیە و ئاواکە ئەواکە ئەوەکە بەڵام ئەوەندە نەڕۆی وەکو ئەبینن دەرپێکەی کەوتە خوارەوە ئەوەش کە بۆ من جێگەی نیگەرانیە و بۆ خەڵک جێگەی نیگەرانیە پارتی یەکێکە لەو هێزە باڵا دەست و دەسەڵاتدارە سەرکیانەی هەرێمی کوردستان کە هەر هێزێ دێت بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە دەنگ کۆکاتەوە بە دژایەتیکردنی ئەو حیزبە دەست پێەکە لە سلێمانی و لە هەولێر خۆیان بە ناکۆکەزانن لە بەغاش دەسەکەنە ملی یەکتر و کێکەکە بە یەکەوە ئەخۆن بنە پارە پێیان هەمووشمان ئەو ڕاستیە ئەزانین کە هاوپەیمانی سەدر و پارتی و سنە و ئەمانە جۆرێکە لەگەل لە کۆمەکیە بە ناوی ڕزگاری نیشتیمانی باشە خێرە شاسوار بەشەکە بێت لەو گەلە کۆمەکیەیە بۆ سەر پرۆسەی سیاسی لە عێراقە هەر ئەم شاسوارە لە تیڤیەکەی خۆیەوە NRT هاواری ئەکرد کە بەرپرسەکان لە سێدارە ئەدا کوڕی تاڵەبانی و کوڕی مەسعود لەبەر سەرایەوە والیەکە بەڵام لەژێرەوە ئەچێ نساب تەواوەکە بۆ سەرۆک کۆماری مۆزەفێکی پاراستن و بنەماڵەی بارزانی ئەمە هەیە کارەساتەکە ئەمە جێگەی داخە کە گۆڕانیە دەڤەری سلێمانی ئەفرۆشێ شاسواریە دەڤەری سلێمانی ئەفرۆشێ هەمووی بۆ بەرژەوەندی و مەسلحەت و گیرفانپڕکردنی کۆمەڵی خەڵک ئەمە کارەسات بۆیە پاراستنیش ئەم بازرگانە ساختەچی خۆڵقاندەوە ڕەخنەی من لە شاسوارەکان و ئەوانە لێەوە نییە بشنە بەرەی یەکێتی بەڵکو لەوەیە درۆی گەورەتان کرد بەوەی کە ئێوە ئۆپۆزیسیۆنن لەو لاشەوە شەڕی پێشبڕچێ بۆ بەدەستهێنانی پۆستێک بۆ پارتی ئەکەن لە بەغدا من وەکو خۆم عەزیزان هەر لە سەرەتاوە شاسوارم ناسیوە
هیوادارم ئەو بڕەکەمەش لە باشووری کوردستان کە دەنگیان پێداوە وەکو ئێمەمانان شاسوار بناسن کە خەریکی چ کاسپێکی قێزەون و چەپەڵ و پیسە. من دڵنیام لەوە خەڵک وەکو چۆن گۆڕانی بۆ دەردەبرد شاسوار و نەوەکەیشی بەو دەردە ئەبەن. چونکە بەشداربوونی ئێوە لەو کۆبوونەوە پەرلەمانیە واتە ڕازی بوون بەوەی پارتی لە بەغا ببێتە برا گەورە و مەلەفی ئەوێش بگێتە دەست. هەمووتان بیرتانە عەزیزانی من شێروان شێروانی و ئیبراهیم عەباس و چەند هاوڕێیەکی تێر ئەمانە هەمویان لەگەڵ شاسوار ئەم لیست و ئەم نەوەیان دروست کرد کە وازیان هێنا شاسوار بە ئاشکراوتی ئەمانە پاراستنن بەنهێنی و ژێربەژێر ئیشیان بۆ دەستگایەکی ناوخۆیی کردووە کە دەستگای پاراستن هەموو کەسێک ئەزانێ و کار بە ئەوانەکەن. بەڵام نەتیجەکەیمان بینی شیروان شێروانی 6 ساڵ حکم درا بەڵام شاسوار تازە ئەوێ لە هەولێری چاویلان کاتەوە و لە بەغاش سێ پرۆژەی خان و بەرەو ئەمانە وەرەگرێت باشە بە ئارەزوی خۆی ئەگەڕێت. شیروان شێروانی لە زیندانی پاراستنایە 6 ساڵ حکم دراوە کامیان پاراستن بوون بەڕاستی. لە کۆڕێکی شا لە بەریتانیا بەشەرێک هەڵەسێ ئینسانێک هەڵەسێ یە ئەم پرسیارە لە شاسوارەکە شاسوار بەچای ئەو خەڵکەوە یە درۆ کرد. چێ کابرا پێ ئەڵێ شێروان شێروانی و ئیبراهیم عەباس و ئەمانە کە وازیە هێنان لە تۆ کردنە بەسی خۆڕی پاراستن. شاسوار بە دەمە گەرمەکەی خۆی حاشاکە ئەڵێ کوا بەڵگە شتیوان نییە. چونکە پێی وا بوو بەڵگەکان دەست ناکەون چونکە هەمویان سڕی بووە لە تیڤ NRT و لە پێیج و لە هەموو شوێنەکانن. پێشش ئەو پرسیارە لە سۆزانیەکی وەکو مژدە کرا بوو مژدەش هەروە ئاڵێ ئەڵێ کوا بەڵگە لەکوێ لە کاتێکە بەڵگەکان هەمووی ڕوونە. شێروانی و هاوڕێکانیتان لەکوێ وامان گوتووە لەکوێ وانە لەکوێ ڕاست نییە بەڵگەیەک مامۆ بێنە تا وەڵام بدەمەوە. ئەوانە هەمووی بەڵگەن. دەپاڵێکدا شاسوار ئێمە بە سیخۆر ئەزانەیان گومانی سیخۆر بۆ ناخاتە پاڵی ئەمە بۆ ئێستا بووینەتە سیخۆر ئەمە چه عەقلیەتێکە تۆ بتەوێت دوو کەس ڕەخنت لێ بگرن بکەیە جان ئەی نامەرد تۆ بە من دەڵێ سیخۆر دەنامەردم کەشف نەکەم دڵنیا بن لەوە نەوەی نوێ بەدەست شاسوار فەشەلی نەوەی نوێ ئێستا لە دەستی شاسوار برێتین لە کارمەندانی خۆی لە شاگردەکانی خۆی لە کۆمپانیای خۆی تەنها و تەنها لەسەر حسابی گۆڕان و دانەکانی تر ئەوێ خۆ بکاتە ڕقەمێک بەڵام لە ئەسڵدا ڕۆی ئەوە کەشف بوو مۆرالی ئەوە بۆ خەڵک کەشف بوو کە چ پیاوەکە دەک پیرۆزی هەتا مزگیریەک بە هەر هەموو لە ئەنگرانی نەوەی نوێی دڵسۆزەدا کە ئێمە فعلەن مافیایەکمان دۆزیەوە هەیمەنێتی ماشکاندووە چۆن ئەم مافیا زۆر خەتەرناکترە لە مافیاکانی یەکێتی پارتی و ئەم مافیا زۆر خەتەرناکترە لە مافیاکانی یەکێتی پارتی. ئەو سێکەسا لە ژێرەوە کاریان بۆ دەستگایەکی سێخۆڕی ناو هەرێمی کوردستان کردووە. بەڵێ بریاریشان سبەینی هەینی دووانەوەکە یەکەمین کۆنگرێ ئەمە شاسوار دێت بە ئاشکرا حاشا لە مۆزوعاکە لە ناو کۆڕێکە کە دەیان کەسی تایە ئەمێ ئینسانی درۆزن و ساختەچی وەکو شاسوار بەڕاستی ئەمێ دوور و دەبڵ مۆڕاڵی لێرەی شاشێکی کەم بینیە ئێوارەیە کە ئەڵێ ماڵ ئاوا NRT نالیا
ئەڵێ پاش ئەوەی 10 ساڵ لەگەڵ کۆمپانیای نالیا و کاری و بەرهێنان و جێبەجێکردنی چەندین پرۆژەی نیشتەجێبوون وە گەشتیاری و دواتیش پرۆژەی میدیایی بە هەموو لایەشی ڕاگەێنم کە ئەمڕۆ ڕێکەوتی 21 یانزەی 2017 تەواوی گروپی کۆمپانیاکە و پرۆژەی بازرگانیەکان و پشکەکانم لە پرۆژەی چاڤیلاند فرۆشت بە 2 کۆمپانیای بیانی و جگە لەوەش دەستبەرداری تەواوی پشکەکانی کۆمپانیای نالیا بۆ کاری میدیایی بووم کە خاوەنی کەناڵەکانی NRTە. لەم چەند ڕۆژەدا ئیدارەی تازە سەرپەرشتی کەناڵەکانی NRTەکەن و چیتر بەندە هیچ پەیوەندێکی بۆ پرۆژە میدیایی کەناڵەکانی NRTەوە نەماوە لە ڕووی ئیداریەوە. چۆن ئینسان ئەکرێ ئەوەندە درۆزن بێ بەڕاستی؟ چۆن ئەکرێ ئینسان ئەوەندە درۆزن بێ؟ چۆن نەبێ ئینسان ئەمەندە بێڕەوشتی سیاسی بێت یا ئەمەندە بێ ئەخلاقی سیاسی بێ بەڕاستی؟ باشە شاسوار مژدەیەکی هێناوە بۆ نمونە و ئەوش هەر بێ ئەخلاقی سیاسیە بەڕاستی. ئەمانە کە هەڵتۆقیون بۆ پارە تەنها خەریکی درۆکردن لە واقعە. ئەمانە بێ ئەخلاقترین مەخلوقن لە کۆمەلگای ئێمەیە. باشە ئەمانە درۆزن ساختەچی قۆڵبڕ فریودە ئەبێ ڕسوا بکرێت لە واقعە کە من دەبێکە ڕسوام کردوون ئەمانە. شاسوار ئێشتا لیستیشی نەبووە نەوەکەیشی نەبووە من هەر قاچەچێکی ساختەچی دەستبڕم بۆ کردووە. چەندین لایڤم بەسەرکردەوە کاتی خۆی 2015 بۆیە شاسوار و نەوەی نوێ دوومەڵێکی پیس بوون ئیتر ئەم دوومەڵە تەقی تەواو خەڵکی کوردستان بۆی دەرکەوت کە ئەمانە ماهیەتیان چییە و ئەمە چی. ئەمانە گروپێکن بۆ سپیکردنەوەی پارە گروپێکی نائەخلاقی. باش وەکو برادێک جوانی نووسی بوو ئەڵێ پارتیەکەتی پێش ئەوەی کە دەسڵاتیان هەبێ حتا سەردەمانی کە دەسڵاتیان هەبووە ئەوسا وردە و دەفێری دزی و مافیاگەرایی بوون. بەڵام شاسوار و نەوەکەی هەر لە سەرەتاوە بە دزی و مافیاگەرایی چەتەگەری هاتوون بۆیە لەیەکێتی پارتی خەتەرترن بەڕاستی بێمڕاوتر. ئەو شاسوارە لە هەولێر و دووهۆکە بە ئارەسی خۆی پیاسەیەکە و ئەگەڕێت ئەچێتە بەریتانیا هەر لە مەتارەوە دەبۆ دیگات بە پارە خاتە چواردۆری خۆیەوە و مەجموعەیەکیش لەو قەوتە و چەکل و گەجەل و گوجەرانە کۆ کاتەوە لە دۆری خۆیە لەبەرەوەی پاریان پێ ناتوانێت بە ئازادی بگەڕێت چکە خەڵک ئەیاتە بە شەق. باشە ئەوەی نییە ئەزانێ کە خەڵکی ئەوروپا و بەریتانیا ئەوانە خەڵکی هوشیارن لی قبوڵ ناکەن کە ئاوا ساختە کار بێت. چۆن کاتی خۆی وتم نەتیجەی شاسوار وەکو گۆڕانە. ئێستا ئەڵێم 1000 بەرابەری گۆڕان ڕسوا ئەبێ لە حەقەتە چونکە لە سەرەتا گۆڕان کۆمەڵی ئەخلاقێتی تیا بوو لە حەقەتە بەڵام ئەم هەر لە بناغەوە ئەخلاقێتی تیا نەبوو. ئەمە خۆشەویستانی من ئەم ئەوەی کە لە بەخا دوێنێ ڕوویە یاسا یعنی ئابۆ جۆرەیە بەشداریەکەی پارە وەرەگری بەشداری ناکەی هەر پارە وەرەگری یعنی هەرچی سێنەکەی ئەم وڵاتی کە ناوی عێراقی ئێسا تەنها بووە بە وەسیلەیەک بۆ پارە پێیاکردن بە ناوی سیاسەتەوە. باشە هەمیشە ئاوا سیاسەت دەکەن. وەڵا برادر جن بە من مێ ئەگەر وا بە ئەمەش ڕسمی خوشەکەم بڵاوە بووە بە ڕووتی کاکە یان بەگو نەڕووتی خۆ ڕسمی چرووە 50 ڕسمیمان لایە کاکە لە ئوتێلەکانە بەگونی ڕووتی بڵاو بۆتەوە کاکەژە بۆ دوایی باسیەکەم بە قوربانە ئەگەر ئەمیش بێ ئەخلاق بوومایە وەکو ئەوە بچوو ئەوە خوشکی من بووایە بەگونە ڕووتی پێ بەگونە ڕووتی بڵاو بایەتەوە حیاتانە بدەن ئارام محمەد بێ ئەخلاق خوشەکەی وایە بەڵام بۆ شاسەشکە پاری پێ باسی ناکەن. باشم ئەڵێن فۆتۆشۆپ وازان خەڵک کەرە یاڵێ مۆبایلەکەی ون کردووە. لەسەر و هەموو ئەم مەسەلەی پارەوەرگرتن و ئەمانەوە گروپی شاسوار لە هەر هەمویان خراپترن درۆزنترن بە مانای کەریمە. باشە حەفە خاڵیان داناوە وەڵا ئەگەر ئەوانە جێبەجێ بکەنەوە یان بەشداریەکەین هەموو کەسێک زانێ پێ دەڵێن بەسەر چاوە بۆ جێبەجێەکەین تۆ وەرە بەشداری بکە بەیان بزمارەکەی خۆمان بۆ شوێنین لە پۆی سەر و کۆماری ئەو کات یەکاکە شاسواری ساختەچی بە ئاشکرا بڵێ کام لە پارەی زۆرترم باتێ ئێمە ئەویانەکەین کام لە پرۆژەی باشترم باتێ ئێمە ئەویان جێبەجێەکەین بۆی ڕۆژ چوویتە ناو پەرلەمانەوە بۆ ئەوەی کە ئەوە بکەیت لەبەخە. بەڵگەیە کراوەتەوە عەزیزانی من گوایە بەڵگەیەکە ئەمە حەفە خاڵە ئەگە سێری واژۆکانی بکەیت تۆ ئینسان تەریقە بێتەوە هەڕێک پێکەینی بە واژۆکانیەت. ئەمەی کە نایە ناوە ئەم حەفە خاڵیە ڕێک بە مانای کەلیمە پێی ئەڵێن پرۆسەی کەرکردنی کۆمەلگا
يعني بمعنى كلمة أجر إنسان كر نكري برواب والناكا دو سنة في الواجوان كردوها كيف واجوي كردو خوش ويسان كسبنا شعلان زعلان ولا نازان كاكا لقى سروي شريفي خشكي سروي شريف جامنا ونا سروي شريف باجنية لقى كسبنا حسن عزايو على كامل نازان أمانة شين ها أمانة وزني أنشنا أم دو سنة خناري إمزان كده به هيش تاريخي كشي لسه البيت ها بو أمانة مسعود بازانين أمانة نيتشيلين أمانة مسون أمانة الصدر أمانة شيء مقرب ولا ناخد أنا كاك باشا تشبال كيجي بوجه كني أم قصة قرق سبوتشان أجنّي أنكر إيوتشي أكن ما هموي هولدان بو أوي إنسان أحمق كان بمعنى كلمة يعني إنسان أجر براسي كان نكريه شو بروا بو يكاتو سنة فرحاتون واجه كز نازل أمانة شيء أم زعلان ومعلان وأنا بابتانا لقى السروية ماشا والله إما لبر أول شوين دمانا ولا دروكيت ببارا رشتوي دنيا دا بباتي بنا مالي بازاني راست وروان مثلا كأوية لسد داوي باراستن وباتي بنا مالي بازاني شونة الناو برلمانوا بو أوي نصاب طواب كان ودنجي خوتان بدن بس يخرقي باراستن الربر أحمد باشنية بۆیە خۆشەویستان ئەوەتەی ئەم شاسوارە لە قاچاقچێتی دەستیاوەتە قاچاقچێتی ڕەش بەناوی سیاست و عالم بابەتانەوە لە ژیانی ئاوا کلکی نەبووە بەتەڵەوە باش نییە چونکە بۆچی کلکی بووە بەتەڵەوە شاسوار ئەمانە بەشداریان کرد تا نیساب تەواو بێ وە کاندیدەکەی پارتی دەرچوێنن وایان زانی ئەگەر ئەمان بچنە ئەوێ بچنە ناو پەرلەمان و بەشداریکەن ئەوان نیساب تەواو بێ نەیان زانی کە ئەوانیش بڕۆن هەر ناکرێت دەرپێکیان کەوتە خوارەوە و بۆ هەموو گەلکردی کورد و بۆ هەموو عالم کەشفبوون کە ئەمانە چ ساختە چیەکن بەناوی ئۆپۆزیسیۆن و واکەین و عالم بابەتانە خەڵکی کوردستان خەڵکی شەرافەن باش کۆمەڵی قاچاقچێتی نانکەن کە دوای هەموو کەسێکن بۆ پارە و عالم بابەتانە تەجروبەی گۆڕانتان هەبێ ئیتر نابێت تۆ دوای شاسوارکەویکە دهان ملیۆن دۆلاری هەیە کەس نازانێ هیچ شیان پارێکێنێتی جا ئەوە ساڵی 2010 لە بەرامبەر ئیمزاکردنی وەرەقەیەکی 19 خاڵیە يعني مسعود بازاني لهولير يك حكومة يقول مالشي دروس كله بقى يك خارج جبهة جنكلا يك فايزي جبهة جنكلا جاءوا كاتي ريفراندوم كيش بو أويكا شاسوار ريفراندوم بكا ببابتك ياساي وبرجك الديمقراطي بكاتب هل او كاتب اللعيب باسم كل ها خو ما يسني اقصي بكم الواقع هل او كاتب اللعيب باسم كتبوها مو خرشي كردستان كاميش شاسوار ايكا مل ببالنا فريه ابي دو بالبي على اساس دنيا وامريكا واوروبا بزان كديمقراطي لكردستان هي او تا بارتي مسعود ويشيتي امانه ريفراندوم كان بو سر بخوي شاسوار بيابوا دجي سر بخويه بو يبل ديمقراطيه همش من أزاني أما أزاني كزوينة دن بريفراندوم كا نقبل شاسوار هسا بجداري كد بنخير بريفراندوم بو أويكا الروايات بدا بوشونكي مسؤول بازاني كريفراندوم بو بالدنيا بلا وتا ديمقراطية وآزادي هو إما نخيرن أو بالي عليهم أو كاتش باسم كد بلام زوبي خلق تيجيشت بداخل جروب تيجيشت يان خوش ويسان كاتك أزمة نوتا يا أزمة غاز وبنزين وألم بابتانية أوبوزيسيون أشي أويا كخلق هان بدادشي أو دا صلاتها كنو دابيناكا أمناكا أوناكا خلق شوسينية توازين دانيكا أما أواكا بلام أم أتشي لقد دا صلاتها دستك إلى جيروا باشا دستي تيكلا نود ورقري غاز ورقري بس إليشي كم إن جايات أيابو خلقا يشي بيزيتو داليتر باشنية بو أويكا نارزايتي كان سركوتكا وبدسي خالي أنيتو بو مالو باشنية لم لا يشعر كومال خلقيته بيشو أما هموشي يعني بالاستنا يعني دو إسفادة ليكا هي كم يعني خلق أنيتو بو مالو بدسي خالي توزن نوتي أنا ياتي ودو همشي عكاب اشتكي شاكا بو خوي مجمع خلق دنجي بتاني باشنية أما يعني كي بالاستنو دسجايزان يعني شيتيو شاسوار وعالم بابتانية درق بحاج كوسانيك من سياسة بلي إسلام قصين كردو إيش أم قصي أكمل من مردو إيوة زيندو أجر 50 حتى 50 صاليكا شاسوار تواني بشوكين شد بقازاجي خرج كردستان كا أو ملم ليب كانوا إيوه باجني جيد لو نبيك كومال إنساني مشخلو ساقط شيء دولة منك وخوشي بكا بمليونير ومليونير هالبالك عن إستياء كبرست هواي بيت أنا خمو خوش ويسان هي كم جار كهالبجارنا كي قران كرا
ئێمە گۆڕان با بڵێن 8 کورسی پەرلەمانی هەبوو کاتێک کە گۆڕان دەنگیا بە مام جەلال بۆ سەرۆک کۆماری من ئەو هەش ئەندام پەرلەمانەوە هەش بە پولەکەی لەسەر وەزنی گۆرانیەکەی مەرجەی ڕەزازی ڕەحمەتی ئەوام کرد هەر ئەو کاتە من ئاگادار کرام کە کاک نەوشیروان خۆی تەلەفۆنی کردووە بۆ هەر هەش ئەندام پەرلەمانەکە وتەی دەنگ بن بە جەلال تاڵەبانی باشە ئەمەشی بە ناوی یەکرێزی کوردەوە کردبوو کاک نەوشیروان کە لای من هەمووی درۆیە ئەم شتانە ئەو کاتە من وتم گۆڵۆڵەی گۆڕان کەوتە لێژی ناکرێت لە سلێمانی یەکێتی شەقتی هەڵا تۆ لە بەغا بڕۆی دەنگ بدەی بە جەلال تاڵەبانی بۆ سەرۆک کۆماری بۆ پۆی سەرۆک کۆماری حاکم شەڕەتیف و هەمویان لەسەر داوای کاک نەوشیروان دەنگەدا بە جەلال تاڵەبانی ئەو کاتە بە لایڤ بەنووسین دژایەتی نەوشیروان مستەفا و گۆڕانم کرد کە چۆن دەنگەدا بە جەلال تاڵەبانی هەمووشی ماوە ها لە ئەرشیفا کە ئەوەشم بڵاو کردەوە وتم کاک نەوشیروان خۆی تەلەفۆنی بۆ بەغا کردووە دەنگ بدەن بە جەلال تاڵەبانی کاک نەوشیروان زۆر تووڕە بوو چەندین کەسی لە ئەندام پەرلەمان بان کردی کێتان بە ئارام مەحمەدی وتووە دکتۆر محەممەد کەیانی کە ئەوش ئەندام پەرلەمان بوو لە ژیان داماوە لە بەریتانیا با بێت بزانە وایە یاوانی خۆشەویستانی آخر لەو سەردەمایەکێتی هیچ نەماوە بە گۆڕانی نەکا هەسوڕاوانی گۆڕان شەقیان نەخوات معقول نییە بڕۆی لە بەغا دەنگ بە جەلال تاڵەبانی بۆیە ئەو کاتەی تر فاتحان بۆ گۆڕان و کاک نەوشیروان بۆ هەمووی خوێن کە هەمووی فشەیە ئەمیانیانە لە واقع هەمووی درۆیە هەمووی بۆ پارەپەیاکردنە ئەسڵ ئەساسی نییە نەتیجەکەشی ئاوا دەرچوو کە گۆڕانمان بینی چی بەسەر هات بۆیە هەموو جارێ من ئەموو بابە گۆڕان لە سەردەمی کاک نەوشیروانە کۆتایی پێهاتووە نەک ئەوەی کە ئەو مرد قسەکەی من دقیق بوو چونکە دەنگیان بە جەلال تاڵەبانی بۆی سەرۆک کۆماری لەگەڵ بەغا ڕێکەوتن ئەمەیان کرد ئەوەیان کرد بۆیە گۆڕان ئاوای لێت بەڵام بزوتەوەی گۆڕان و کاک نەوشیروان مستەفا سیخوڕی پارتی و پاراستن و ئەمانە نەبوون بەڵام سیاسەتی هەڵەیان کرد بۆیە من دژیان بوو بەڵام شاسوار سیخوڕە بوو ئەمانە لە واقع شاسوار قاچاقچیەکە کە پیاوی سیاست نییە پیاوی فکر نییە پیاوی معریفە نییە پیاوی هیچ نییە لە ڕاستیە ئینسانێکی لەبلەبانی ساختەچی قۆڵبڕ خۆی و خوشکەکەی دانیشتوون وەنەوەی نوێژ هیچ نییە لە شاسوار خوشکەکەی زیاتر بەڕاستی هیچ نییە بۆیە شاسوار و نەوەکەی لەوە ڕسواترە بن کە ئێستا ڕسوا بوون من ئەمەم ئێستا نەوتووە هێشتا تەونەکە هی پاراستن و هینی بنەماڵەی بازانی تازە ئەوان پاراستن و بنەماڵەی بازانی تەونەکەیان ئەچنی من بڵاوم کردەوە کە شاسوار لوغمی بنەماڵەی بازانیە لە دەڤەری سلێمانی بە ئاشکرا بڵاوم کردەوە ئەمە لە عومەر فەتاحەوە تا چەندین سەرکردەیەکێتی کە شەریکە دزینی لە پشتی بە بۆنەی چاویلاند و فڵانە پرۆژە و کۆمپانیا ئەم بابەتانەوە هەتا NRT و ئەمانە هەموو شەریکە دزی هێل ناوێتیشە چونکە ئەم قاچاقچی هەڵتۆقیوە یەکەم جار لە یەکێتیەوە هەڵتۆقی باشە ئێستش هاتووە خۆی لە ئێمە کردە بە سیاسی دز ئەوێ گۆڕانکاری بکە چ خیاڵێکی پوچە حتا سروەی خوشکی سەرفەن جاسوسی پاراستنە بۆ ئاگاداریتان ڕسمە ڕوتەکانیشی کە بڵاو بووەوە هەمووی پاراستن بڵاوی کردەوە چونکە ئەویشە دەستی دەرچێ بۆوە گرتیانەوە وتی باشی کێشمان لەلا هەیە با بڵاوی نەکەینەوە هاوکۆی شێخ جعفەر وتی ئەم ڕسمانە بڵاوەکەینەوە فلیمیشی هەیە ئاقڵ بە با بڵاوی نەکەینەوە باش نییە خوشەکەی شاسواریش با بڵێن سروەی شەریفیش پاراستن ڕسمەکانی بڵاو کردەوە کە هەموو ڕسمی دقیقە وتی ئەگەر ئاقڵ نەبیت لەگەڵمانە ئەوە فلیمەکەشی بڵاوەکەینەوە بۆیە تەسلیم بوو بە تەواتی بەوانیش کە جاسوسیان بوو بۆیە عەزیزانی من خەڵکی کوردستان دەبێت پرسیارکەن خەڵکی کوردستان ئەزانن ها ئەو گروپە کەمەی کە دوای شاسوار کەوتون بن ئەبێ پرسیارکەن نابێت بە خەڕەی کۆمەڵی سوالکەری لاتولود بڕۆن کە دوای شاسوار کەوتون بۆ تۆزیە پارە مانگی 2000 دیناری 1000 ئیرۆیانی دۆلاری ئاەتی و دوای کەوتون ئەم بابەتانە بۆ خەڵکێک گەڵم کە بە شوێن گۆڕانکاریەوەیە من باسم لەسەر ئەوانە نییە کە دوای شاسوار کەوتون بۆ پارە و قەزەنجی تایبەت ئەو مشکلی خۆیانە بەڕاستی ئەو باسێکی ترە چونکە ئەمانە بزنسەکەن ئەمانە پارە پێیاکەن من ئەمەتان بۆ مێژوو بۆ ژێڕمەوە عەزیزانی من کە بەڵگەکان هەموویەکو خۆی ماوە لە مانگی 11 بە دەقیقی لەگەڵ کاک نەوشیروان قسەم کرد کاک نەوشیروان وتی شاسوار و بەرهەم ساڵح کە ئەو کاتە بەرهەم ناوەندی بڕیاری یەکێتی بوو
و بڕیاریش بۆ خۆی من ناوم نابن پرۆ پارتیەکانی ناوێکێتی کە بووبوون بە لۆکەری پارتی بنەماڵی بازانی دەیانەوێ لە دەڤەری سلێمانی لیستێک و حیزبێ دروستکرد لیستەکە ناوی لیستی هیوا بێ شاسوار سەرۆکی لیستەکە بێت بەرهەم ساڵحی سەرۆکی حیزبەکە باش نییە من دەقی ئەم قسانە بە دوور و درێژی مانگی 12 هەمان ساڵ واتە مانگی 12 2016 بڵاوم کردەوە بە تەواوی وردەکاریەکەوە لە ژێر ناونیشانی ئەجندای پارتی و بنەماڵی بازانی بۆ هەڵبژاردنەکان لە دەڤەری سلێمانی هەمووی بڵاو کردەوە ئەوە بوو گۆڕان گوێی لە من نەگرت بەرهەم و شاسوار ڕێ نەکەوتن بەرهەم هات بە تەنها حیزبێکی دروست کرد لە دواییە فرۆشتی بۆ پۆستی سەرۆک کۆماری باش نییە شاسواریش لە ڕێگەی پارتی و گروپێکی ناوێکێتیەوە نەوەی نوێی دروست کرد لەگەڵ ئەو لیستەیە کە بینی بە ناوەکەی گۆڕی لیستەکەی کرد بە بەبەی نوێ و ئەوەش یاریکی تازەی پاراسن بوو هەم بۆ هەڵوەشاندنەوەی بە تەواوەتی بزوتەوەی گۆڕە و ئەگەر دڵنیاتان ئەەکەم لەوە ئەگەر کاکنەوە شیوانیش لە ژیانە بمایە شاسوار نەیەتوانی دوو کورسیش بێنێکەوە کورسانێتی ئەوشە بۆ باسایم کە چۆنە بەڕاستی ئەو مەسەلەی کورسی و مسیوانە بابەتانە ناوی لیستی هیواشی گۆڕی بە لیستی ئەمنەوەی نوێیە بۆیە لە خیابی کاکنەوە شیوانە و تەسلیمبوونی بسوتەوەی گۆڕان بە بنەماڵی بازانی شاسوار توانی کۆمەڵێ دەنگ لە دەڤەری سلێمانیا بەدەست بێنێ بۆ پاڵپشتی پارتی و بنەماڵی بازانی دەنا ئەمە چییە هەموو حیزب لە سلێمانی دروستەکرێ کاکە بۆ هەر لە سلێمانی سێ سلێمانیکەن خۆشەویستان گۆڕان سلێمانیە حسکە سلێمانیە فڵانە سلێمانیە شێخ نەهرۆیە سلێمانیە لەتیفی سەلەڤیە سلێمانیە فلانە هەڵۆیە مەلا هەڵۆیە سلێمانیە دەروێشە سۆفیە دار و بەردە هەمووی هەر لە سلێمانیە حیزبی شەسەر هەر لە سلێمانیە یەک کەس ناپەڕێتەوە بۆ هەولێر و بۆ بەدینەر و ئالەم بابەتانە هەمووی هەر سلێمانی ئەمە هونەرەکەی لە چیە عەزیزانی من ئەگەر یاری پاراستن و پاتی نییە بۆ لە هەولێر دروست نابن لە سلێمانی دروست نابن بۆ ناتوانن بیکەن هەر ئەو کاتە بە گۆڕانم وت بە لایف باسم کرد بە وتار باسم کرد وتم پاراستن و بنەماڵی بازانی بە تەمان لیست بۆ شاسوار دروستکەن بەڵام گوێیان لێ نەگرتم بە هیچ جۆرێ گوێیان پێدام وانژوو ئێسەی ئەم گروپە ساختەچی کە دوای شاسوار کەوتون کە بەجێنێتن و هەموو بابەتەکانیش وەکو بەڵگەی مێژووی لەلا ماوە عەزیزان نەگەوەی قسەی لەخۆ بۆشی کە شارەزای ئەدەبیاتی من بێ ئەو مۆزوعە ئەزانێ و لە کاتی خۆشا بیستوێتی دڵنیا بن لەوە ئەم شاسوارە عەزیزان دەیان نامی بۆم ئارام ئەحمەد ناردووە ها هەر لەو سەردەمانەوە 2016 ئەوانەوە دەیان نامی بۆ ناردوو 50 تەلەفۆنی بۆ کردووم بۆ شاسوارە باش نییە تا یەک جار شانسی بدەمێ لەگەڵ من دابنیشێت دوای دەیان تەکلیف لەگەڵ مەهدی فەتاحیە چونکە سیقەم پێی نەبوو لە دەست دۆرف چوون بینیم باشە دوای قسەکردن ڕاستە ڕەوان پێم وت من متمانەم بە تۆ نییە بەڕاستی متمانەم پێت نییە کە ناتوانم متمانەم بە شاسوارەکە بێ کە نەزانم سامانەکەی لە کۆ هێناوە وەرن عەزیزان بەیانی من ئەچمەوە بۆ کوردستان تیڤیەک داهێنێم ڕادیۆیەک داهێنێم ئەڵێم کاکە دژی یەکێتیم دژی پارتیم بیان ڕوخێن ئەلم بابەتانە ئەی تۆی ئاقڵ نابێت لێن بە پرسیارە کاگەم تۆم تیڤێ بەچی داناوە لە کوێ پارە هێناوە زەحمەت نەبێ ئەخە لە کوێ هێناوتە کاکە خۆ نەباریوە ئەبێ پرسیارکەی ئەگەر پرسیار نەکەیت هەروە دوام کەوی ئەو تۆ جێری ئەبێ سەرچاوەی داهاتەکەم بۆ ئێوە ڕوونکەمەوە کە ئاوا و ئاوا ڕاست و ڕوان بە بەڵگە ئەگەر نە ئەو قسەی خۆم بۆیە قسەکردنی من لەسەر شاسوار تازە نییە چەندین لایف و بابەتم هەیە کە هێشتا دەستی دەست نەدابووە بەزنسی سیاسی و نەیزانی بوو کە سیاست خێری زۆر تایە بۆ ساختەچیانە چونکە ئەو کاتە من لەسەر دزی لەسەر بێڕەوشتی لەسەر پشک خواردنی خدایان هەزار خێزان لەسەر کامێرە دانان بۆ خەڵک باسمە کرد باش نییە باسمە کرد ئەندام پەرلەمانێکی نەوەی نوێ هەیە ئێستا نەوەی نوێ نییە لە پەرلەمانی هەولێر خۆشەویستە ڕۆژێ تەلەفۆنەکا بۆ یەکێ لە ئەندام پەرلەمانەکانی ڕەفیقی قەینە ناوی هیچیان نابە ئەڵێ کاک فڵان کەس من گومان لەو شوقەیەکەم کە تیایم شوقەی شاسوارە ئەو کاتی ئێشتا نەوەی نوێ بووە ئەندام پەرلەمانی نەوەی نوێ بووە گومانەکەم کە کامەرەی تیابێت وەڵا ئەویش تەلەفۆنەکە بۆ ئاسایشێکی سلێمانی باشە دەرەجەدارێ مفەوەزێ نەقیبێ فڵانی ئەڵێ سەرێک لە شوقەی فڵانە کەس بدەن گومانی هەیە کە کامەرای تیابێت وەڵا کابرای ئاسایش ئەچێ بۆ ئەوێ لەکوێ ئەو کوڕە ئەخەوێ لە ژووی نووسینەکەیە لەوێ ئەیکەنەوە سەی دەکەن کامێرەیەکی ئەم تیادا ناوە بۆ ئەم کوڕە
وڵا ئەمیش ئەڵێ ئاتخوا بە ئاسایشەکەڵێت خوا و هینەم بەرێ ئەوەکو نوکتەی ژوایە ئەڵێ ئەو کامێرەیان بەرێ کە ئەیاتێ میمۆرێکی بچووکە دەری هێنێکی قوتیە لەساس ئەگەر هەبێ بۆی کە بەدەستی خەڵک نەکەوێت ئەمە ئەخلاقیەتە تۆ ببی لەگەڵ شاسوارە کارکەیت باش نییە بڕۆی شوقەیەکی باتێ تایە بخەوی کامێرەی بۆ دابنێ بزانین تۆ چیەکەیت چ ئەخلاقێکە بەڕاستی یەکێتی و پارتی لەگەڵ ئەما چ جیاوازیشیانی باش چ جیاوازیشی هەیە ئەمانە لە سەردەمی خۆیان هەمووی باس کردو لەبەر من شاسوار دەمێکە ئەناسم کە ئەلەو کاتەوە ئەیناسم کە حاکم قایر مدیری ئاسایش بوو لە سێمانی حاکم قایر خۆی لە ژیان ئەماوە خۆشەویستان لەسەر سیدی ڕوود ئەو شاسواری گرتبوو لە سێمانی لە زیندانی ئاسایش باش نییە بە هەزاران گەنجی ئەو سێمانیە بە سیدی ڕوتەکانی ئەو شاسوارە باڵغ بوون خۆشەویستان کە شەوانە بەکرێ ئەیان بردەوە باش نییە گوێن بە منە دەن شاسوار و گروپەکەی تو شەرەفتان عەزیزان من قەت حەقم بەسەرشی شخصیەوە نییە ئەو ڕەسمە ڕوتانەی خوشکی شاسوار کە بە گونی ڕووتی بڵاو بۆتەوە و لە ژووی نووسنا و لە حەمامە و ئەلەم بابەتانە خۆشی ئارام مەحمەد بۆە چیتان پێ ناکردم هەرچی بێحورمەتی هەیە بۆ ئارام مەحمەدتان ناکرد نێتان نەکرد پێم وەڵا لە ڕووم نەیە هەست هەربەرزکەمەوە جارێکی تر بەس ئەمانە بێحەیان ئەمانە بێڕەوشتن هیچیان پێ عەیب نییە عەزیزانی من هیچیان پێ عەیب نییە کەچی هێشتا ئەوێ شانازیەکە بە کۆمەڵە مەوازەیەتر کە شیروانی ئەوان زیندانی کران ئەو مێدیایی شاسوار NRTە بە یەک گوشە باسی شیروانی ناکرد کە زیندانی کراوە هەر کە زیندانی کرا ڕۆشن هەرچێکیان وتبوو بە شیروانیوانە کە پاراسن و ئەمەن و ئەوەن و ئەوەن هەمویان سڕیەوە وایان زانی کەس دەستی ناکەوێت یان نەماون بەڕاستی بە گونی ڕوتیە بیست ڕسمیم لەلایە کاکە 15 لەلامەوە ڕاستی ئەو خوشکی ئەوە بۆ داخی ئەوم لێ بووی باینام نەکەم لێ بەسەریەوە بە داخی ئەوم لێ ئەگە خوشکی من بووایە حیانە بردن بەڕاستی بەس بۆ خۆیان هەموو شتێ ڕەوایە بدزە بێ ئەخلاقی کە بێ ڕەوشی بکە هەموو شتێ بۆ ئەوان ڕەوایە لا ئەو بۆ خۆی کارە ساتە بەڕاستی ئەوە غەم ناکە لە حەقیقەتە ئێسش بڕۆ سێریکە تەواوی میدیاکانی پارتی بنەماڵەی بازاری بە بازنیزیشەوە هەمووی دیفاع لە شاسوارەکەن کەواتە قوڕ بەسەری ئەو کەسەی کە پارتی دیفاعی لێکات هەمیشە وتوبە هەمیشە ئیلێمەوە ئەگەر پارتی بنەماڵەی بازاری دیفاع لە ئارام مەحمەدکەن ئەوە سلوکی ئەخلاقیتر ئەوە نەقسێکم هەیە بۆیە دیفاعم لێکە لە شوێنێکە هەڵم کردووە ئەبێ ڕاستیکەمەوە هەڵەیە ئێنا پارتی لە خۆ دیفاعم لێ ناکەن حتما هەڵەیەکم کردو بۆیە پارتی دیفاعم لێکە شاسوار کە ئێستا هەموو پارتی دیفاعی لێکە لەبەرەوەی کە پیاوی خۆیان ئەوە واتە ئەمانە ڕسوا بوون تەواویت ئەو قوربەسەوی داماوانەیە کە دەنگیان بە شاسوارەوە ئەبێتە تێبگەن ئەمە شاسوارە ئەوەیە کە ئەیبینن باشە لەبلەبان دووڕوو ساختەچی درۆزن فاسد هەموو شتێکە بەڕاستی ئەرەوەڵا بۆیە ئینسانی بە ئەخلاق ئەبێت کۆمەڵە پرسیار هەیە هەمیشە بیکە یعنی ئینسانی هوشیار گومانەکە پرسیارەکات حتا مناڵ بۆیە کە ئێوێش بزانێ هەمیشە پرسیارەکات بۆی ئینسانی ئێمە ئەبێ پرسیارکە و ئەبێ گومانکە هیچ کەسێک نییە بزانێ سەرچاوەی ئەم هەموو ملیۆن دۆلاری شاسوار لەکوێوەیە خاوەنەکەی چییە چۆن چاڤیلاند و ئەم مێدیا زەبەلاحە و دەیان ڕیزە شوقە و دەیان ڤێلا و نازانم ئەم هەموو گردوشتەی لەکوێ دروست کردووە چی ئەم هەموو پارەی بۆ هێناوە پیاوی دس پیاوی دس ناتوانێت گۆڕانکاریکا بە هیچ جۆرێ چکە تۆ هەموو ئەرشیفەکە پیسە هەموو ئەرشیفەکە دزیە هیچ ئینسانێکی بی ئەخلاق لەگە حرمەتما بۆ ئێوە ناتوانێت بێ بە مامۆسای ئەخلاق هیچ ئینسانێکی دەستپیس ناتوانێت بێ بە مامۆسای دەستپاکی شتی وەل دنیای نییە ئەمە پێچەوانەی مانتەقە پاشان زیاتر لە 10,000 خێزان خۆشەویستان کە پارەیان ناوە بە شاسوار کە بڕی پارەکە 25 ملیۆن دۆلارە باش نییە هەموویشین بە بەڵگە لەلایە ئەمانە باشە بای 25 ملیۆن دۆلار 25 ملیۆن پارەی لە خەڵک وەرگرتووە بە ناوی پشکەوە بۆ چاڤیلاند چەند ساڵە یەک ناری ناوە بە هیچ کەسێک ساڵێک ڕۆشت بوو کۆمەڵێ پسۆلیا بوو پیاوەتە بپشن بۆ خۆتان جۆلانێ بکەن بۆ کۆ ڕابۆدن لە چاڤیلاند 25 ملیۆن دۆلاری ئەوانەی ئاوا خواردووە
باش نییە زیاتر لە 125 داوای قانونی لە دادگای سلێمانی لەسەر شاسوار هەیە ناچێت لە دادگا کەسیش بانگی ناکە بۆ ئەی بۆ من 25 ساڵ ناتوانم بچم بۆ سلێمانی هەولێر پیاسی بکەم خۆچیم کردووە کاکە نە پیاوم کشتووە نە فڵەفیسا قسەم کردووە قسەکردن چی خۆشی عجیب نییە ڕەخ نەمگرتووە ئەی بۆ شاسوار دادگا بانگی ناکە کە 125 کەس خێزان شکاتیان لێ کردووە بەڵام بانگی ناکەن لەبەرەوەی پارەی هەیە پشتی هەیە لە حقیقەتە لەناو پارتی وێشێتی زیاتر لە 65 ملیۆن دۆلاری حکوومەتەکەی مەسوول بازانی لە لای شاسوار و قەرز هەرداواشی ناکاتەوە لێ چۆن شتی وابێت من لەم یاریە تێناکەم زیاتر لە 6 ملیار دینار پارەی کارەبای لای چاویلان نایە کەسی ناتوانێت پێ بڵێ بەری چاو پڕۆی پێوە باشە دەیوت قڕانی تاڵەبانی بازانی وەکو مفۆڵ شەماڵ لەبەر سەرا هەڵە واسین و ئەیان کوژین و ئەوە نەپاتی نەیەکێتی لە گوڵ خەڵاتیان پێنەوت بەڵام دەیان کەسیان لە بادیدان ئەخسۆرە زیندانەوە لەسەر ئیمۆجیەک لەسەر نووسینیشی هاکەزایی ئەوە شاسوار ئەجندای بنەماڵی بازانیە کۆمەڵی خەڵکیکێتی لە پشتێتی لە دەفەی سلێمانی ئەگەر تۆ بڕواناکەی کەیفی خۆتە ئەوەیشی دوای شاسوار کەوێ دوو بەشن بەشێکیان ساختە چین بۆ پارە دوای کەوتووە ئەزانە ڕاستیەکان چۆن لەم دزە بۆ خۆم تۆزێکی لێ خۆمەوە ئەزانێ بەشێکیشیان گەمژەی داماون داکەتە من لەگەڵ گەمژەکانمە چونکە ساختە چیەکان هەرچێک بڵێ ئەو مشکلەی نییە چونکە ئەو بەس پارە وەرەگێ بەڕێ لەواقع چۆنە ئەوانە ساختە چی من لەگەڵ ئەوان قسە ناکەم لەگەڵ خەڵکە پاکەکە خەڵکە شەریفەکەمە کە بە ئومێدێکەوە دەنگ ئەدا بە شاسوار ئەبێ بزانێ کە دەنگ نەدا پاشان ببوون بەڕێزان قورگم تەواو نییە پاشان خەڵکی کوردستان شاسوار دەستبڕی ناوێت تا ئێستا ئەو شاسوارە لە بادینان لە هەولێر لە سلێمانیە نەیتوانیوە بەقەی خدر بێگەڵاسی خەڵک کۆ بکاتەوە باشە نارێ بێتە وڵاتێک 20 کەس بەکرێگرێ بۆ ئەوەی کە لەگەڵ یابن بیپارێزن ئەوە جەپانە چێ لە ئێوە لە کوردستانە بینیوێتی باشە ئەم شاسوارە چەند هەزار کەسێ بێتە سەر شەقام بۆ مزاهرە بڵێ بەیانەیە فووی پیاکە بڵێ خەڵکینە جەماوەرینەوەی نوێ بەیانی سەعاتی ئەو نە لەبەر سەرا کۆ ببنەوە بۆ مزاهرەیە کێ بینیتی تاوەکو ئێستا یا خەڵکینە لە هەولێر بەیانی لایەنگرانینەوەی نوێ وەرن کۆ ببنەوە لە هەولێر یا لە دهۆک دشی پارتیوێکێتی قسە بکەین کێ تایسە بینیوێتی یەک کەس نەیبینیوە لەبەرەی کەسی لەگەڵان نییە بەڕاستی چێ بینیوێتی ئەم شاسوارە ناڕەزایەتیەکی چەند هەزار کەسی دژێکی پارتی بەڕێ بخە لە شەقامەکانی کوردستانە لەکوێ توانیوێتی 5,000 کەس کۆ بکاتەوە بخاتە سەر شەقام بنمونە بۆیە هێزێک نەتوانێ 5,000 کەس بێتە سەر شەقام ناتوانێ 50,000 دەنگ بەدەست بهێنێ بۆ هەڵبژاردنەکان هەمووی تەزویرە هەمووی درۆیە یان کورسی هەیە بە 500 دەنگ هێناوێتی نەک زیاتر پارتیەکەتی یاویانەتێ بۆ ڕۆژی ڕەش بۆ ئەوەی کە لە بەغا ئێستا دەنگ بە پارتی بنەماڵی بازان بۆیە ئەم یاریانە هی پارتی بنەماڵی بازانیە نزیکەی 30 لە ساڵی ڕەبەقا هەڵبژاردنەکانی کوردستان کە ئەکرێ دهۆک تەحەکوم بە سلێمانی و هەولێر و هەڵەبجە هەموو شوێنەکانی ترەوەکە خۆشەویستانی من باشە چکە جۆری هەڵبژاردنەکە ئاوادانراوە کە بە قازانجی ئەوانە شاسوار خۆی بە ئۆپۆزیسیۆن ئەزانێ بەڵام هینیژی هەیە داوای پۆستی سەر و کۆماری ژەکات ئەویشی بۆ پارە بوو خۆشەویستانی من بەڕاستی بۆ پارە بوو اینجا ئەبێ هەمووتان بزانن عەزیزانی من ببورن پۆستی سەر و کۆماری یەکلایی نابێتەوە هەتا ئێران مۆرچی خۆی لێ نەدا ئەمە قسەی قۆڕە ئاوایە هەتا ئێران خۆتان ماندوو مەکەن ئێران وتی تەواوە لە پەرلەمان کۆ بێتەوە هەڵبژاردنەکە ئەکرێ و کەسی هەڵەبژێرێت ئەگەر ئێران نەڵێ ناتوانن بیکەن ها دوێنێ نەیانتوانی دووریش نییە دوجارە لە دیفە گەمژەی مێدی شاناس نەکرد بەسەرەوە کۆماری باشە بڵێ تۆ بەرهەم سەحب بکە ئەویش ئەمەتیوە سەحب بکە پاراستنەکە لە تیڤیا فڵان یا فڵان بکەن بە سەرەوە کۆماری ناکرێت تاو
کاندیدەکەی پارتی مۆزەفی پاراستنە ناکرێت سەرۆک کۆمار بێ ئەمە سبەینە مەسئول دەکاتە مەرجع لە بەغایشە باشە ئەو کەسەی کە دانراوە ئەم مۆزەفەی پاراستن بۆ سەرۆک کۆماری نەکەر قوتابی مەسئول و مەسئول و نێچیر بەڵکو قوتابی کوڕەکەی مەسئولیش باش نییە بۆیە لای ئێمە پۆستەکە گرنگ نییە لای ئێمە یاریە سیاسیەکە گرنگە کە دوجار وای دەیەت ماهیەتی شاسوار لە دەرەخە بۆ هەمومان ئەوە بۆ خۆی جێگەی خۆشحاڵیە من لێرەوە بە ئێوە ئەڵێم بە پارتی بە بنەماڵی بازانیش ئەڵێم تویش دانتان ئەگەر هێزێکی تر بچوایە لە باشووری کوردستانەوە بۆ بەغا لەگەڵ سەدر و لەگەڵ حەلبلوسی نازانم چییە لەگەڵ ئەمانە ڕێکەوتنی بکردایە پارتی بنەماڵی بازانین چیان پێوت نەیانەوت خاینە نەیانەوە ئەمە خۆ فرۆشە و کورد فرۆشە و نیشیمان فرۆشە و ئەمە چوە لەگەڵ شۆفێنیەکانە وکو لەگەڵ شیعەکانە ئەمەی کردو و ئەمە ئێرانی و ئەمە ئەوەیە هەمیان پێ ناوتن دەستیان نەکێ بە تەخوین و بە سوکایەتی ئەیان کرد ئەم بنەماڵە خائینەی بنەماڵی مەدام سەفا هەموو شتێک بۆ خۆیان بەڕەوا ئەزانن بەس بۆ خەڵکی بەڕەوا نازانن تۆ بڕۆ لەگەڵ مالیشی ڕێبکەوە لای بنەماڵی بازانی خائینیت ماشێنێکی ئیعلامی ئەکەوێتە گەڕ دژێ کوردایەتە پوچەکە زیینۆکەنەوە بەرامبەرت بەڵام بەیانی خۆی ئەو شتە ئەکا کە دوێنێ تۆ کردی دژی بوو خۆی هەموو شتەکە ئەکا ئەیشەوێ قبولی بکەیت ئێستا هێزیش کەم ڕۆشتایە لەگەڵ سەدرا ڕێکەوتایە پارتی و میدیاکانی چیان نەکرد ئەوە کوردی فرۆشتووە ئەوە خائینە ئەوە لەگەڵ شیعەکان ڕێکەوتووە ئەوە جاشی ئێرانە ئەمە ئەوەی دەستیان پێکرد بەڵام خۆشیان ئەوەن کە ئەیان بینین عەزیزانی ئەمە بۆ ئێرانوان بۆ تورکیاوان بۆ هەموو شتێکوان بەڕاستی ماڵتان ئەوە بێ سیوێکی ئابلای بنەماڵی بازانی شانازیە ڕیفراندۆم کە هەمووی ڕستوایی بوو لای بنەماڵی بازاری شانازیە ئەم هەموو دۆڕانە شانازاییە خۆ ئەوەشی کە شانازی عفو خۆ ئەوەشی کە دوای بنەماڵی بازانی کەوتووە بە ئەمری ئەو خۆیان پارتیان ئەوەندە ڕەشە وڵاخن پارتی باسی سەربەخۆ بنەماڵی بازانی باسی سەربەخۆی و ڕیفراندۆمەکە هەمووی لێ بژی بەیانی ئەچێت لە بەغا بژی عێراقی حەبیب هەر بژی نفوسی پارتی ئەوەیە يعني أحمق كلاوان نفوسي باتي تو چون لم داو دوای ریفراندۆمەکەویت و ئەڵێ ئێمە سەر بە خۆیمانەوە و پەساپۆر ئەدڕێنیت و ئەلم بابەتانە لە دوایە ئەمە هیچی لێ سەوز نابێ ئەچێ بۆ بەغا لەگەڵ بەغا ڕێیەکەوێ ئەبێ بە عێراقی تۆر ئەڵێ بژی پارتی کە تۆ ڕەشە وڵاهی کاتێتەوە تۆ بە شەردی تۆ بێشک کایتیایە بەڕاست ئەگەر کایتیانە بێ خۆمە دووشتی لە 180 دەرەجەکە چوانە یەکترە چۆن تۆ لە یەک جارە لە یەک کاتە هەردووشی قبوڵەکەیت شتێ چۆن بێکاک ئەمەیە نفوسی ئەحمق کراوی پارتی یان بەکەرکراوی پارتی بەڕاستی باشە بۆیە بنەماڵی بازانی هەمیشە سیاسەتی بەکەرکردنی خەڵک پیادەیەەکە شاسواش ئێستا هەمان ڕفتارەکە لەوانەوە فێر بووە سیاسەتی بەکەرکردن ئەوە بۆیە عەزیزانی من ڕێبەر ئەحمەد هیچ مێژوێشی نییە تەنها لە ڕێگەی پاراستنەوە هاتووە ڕاهێنراوەکو سەگی ڕاو وەکانیدیان کردەوە پۆی سەرۆک کۆماری ئەم ئینسانە بکوژە جەلادە ئازار و ئەشکەنجەی خەڵکی داوە لە ناو زیندانەکانە هەموومان ئەو ڕاستی ئەزانین لێرەوە ئەمێ ئەوەش بە ئێوە بڵێم خۆشەویستان مانەوەی بنەماڵی بازانی لە باشووری کوردستانە ئەگەڕێتەوە بۆ ئیسرائیل و تورکیا و ئەمانە یا بۆ کۆمەڵێ مۆزەف کە لە هەولێر و لە دووهۆکە دانیشتوون ئەمانە سامان و ژێرخانی ئەم کۆمەلگای ئێمە ئەدزن بە نەوت و غاز و گاز و هەر هەموو ئەمانەوە و بنەماڵی بازانی تەسلیمی کردوون بەشێکی بۆ خۆی و ئەویشی بۆ ئەوان بیبەن بەس بۆ ئەوی بمێنەوە وەکو دەسەڵاتدار ئەمەیە بنەماڵی بازانی ڕاگرتووە باش نییە ئەو ساڕوخانەی کە ئێران نای بە ماڵەکەی نێشێڤان بازانیەوە کە ناویان ناوە ماڵی نازانم کێ باس ئەوە ڕێک ئەو مۆزەفانەی تایە کە بە چاکت و پانتۆڵەوە یەنە هەولێر نەوت و گاز و هەموو شتێکی ئێمە ئەدزن بنەماڵی بازانی ئەیان ناتێ بۆ ئەوەی پشتیوانی بکەن لە مانەوەی بنەماڵی بازانی لە دەسەڵاتە لە هەولێر و لە باجینانە ئاوایە هەمووشمان ئەو مێژوە شارەزاین ئەمریکا بێ ئیسرائیل بێ نازانم رووسیا بێ ئەوروپا بێ لە پێناوی بەژەوەندەکانی خۆیانە دیفاع لە هەموو دیکتاتۆرێک و فاشێک و جەردەیەک ئەکەن تا کارەکانی خۆیان مەیسەرەکەن کە کارەکانیان مەیسەر بوو یەکی تەڵی خەنە خوارەوە یعنی هەتا ئەو کاتێ بیانەوێت لە باشوورە سامانەکەی بزن ئەیان هێڵنەوە کەی نیانویست شەقی تەڵی خەنە ئەولاوە یا هێزێکی ترە هێناوە تۆ حاکم بوو لە ڕێگەی تۆی تێدیسین ئەوە
بۆیە بنەماڵەی بازانی دەوڵەتداری ناکەن تەنها حکمێکی بنەماڵەیی دیکتاتۆری چەتەیانەیە کە ئەیکەن لە ڕێگەی حیزبێکەوە کە ناوی پارتیە باشە وەنهێنیی مانەوەیشیان جگە لەوەی کەوتم هیچ شتێکی تر نییە بەداخیشەوە کە 30 ساڵە خەڵکی کورد باجەکەی ئەدا ئەوە بنەماڵەی بازانی لە نووسینێکی شاوتومە یەک ڕەخنە لە بنەماڵەی بازانی بگرە بە حیاتی لێت خۆش نابێت باشە ئەگەر لێشی خۆش بێ بیرە بیشی ببە بە پیاویشیان لە شوێنێکە دادەنن سوک و سەلیمتەکەن و تەواو ئەوە ماهیەتی بنەماڵەی بازانیە و ئێسش ئەو شەڕەکە ئەیکا بۆ لێدان لە بەرهەم ساڵح لە بەرەوەی کە بەرهەم ساڵح هەندێک شتێ پڕن بەگوێ نەکرد بێ بۆیە ئاوا مەسئول بازانی ئاوا حاقدە ئەو نەشەڵە سەر ئەم پۆستە هەکات ئەدەنا پۆستی سەرۆک کۆماری بۆ چەتەکانی یەکێتی بێ یا هی بنەماڵەی بازانی بێ هیچ لە مۆزوعی ئێمە ناگۆڕێت واقع هیچ لە مەسەلەکەی ئێمە ناگۆڕێت بەڵام وەکوتم ئەوەی باشە کۆمەڵی هێز دەرەخا وەکو ئەم گروپانەی شاسۆر و ئەمانە ماهێتان بۆ من ئەخاتە ڕوو دەریەخا کە ئەمانە چ ماتریالێکن باش نییە ئەم مەسئول بازانیە کە ڕێفراندۆمەکەی کرد لە 100% ئەیزانی کە دەوڵەمەند نابێ بە ئاشکرا درۆیە کرد باشە سەر بە خۆی ڕاگەاند بای لە عێراقە کرد داوایە کرد کە عێراق داوسێکی باش بێ ئەساس بۆ بەیانە سەر بە خۆی ڕاگەێنی هەموو دنیا و تێم کارەمەکە هەر کردی دوای شاچی کرد لوتی شکاوە ڕاستی لە ساڵ 50 خاچی کوردستانی دۆڕان بە کەرکووکیشەوە ئەوە کەچی ئێستا ئەو پڕی عێراق چییە مەسئول بازانی بنەماڵەی بازانی ئەو پڕی عێراق چی ئەمە بانەکە و دوو هەوایە کەچی وەکوتم کۆیلەکانی پارتی بنەماڵەی بازانی هەر ئۆکەی دێتن تاو چۆگە و شێڕەکەی عەبڵاپەشێ وایە پارتیەکان بنەماڵەی بازانی ئەڵێ خڕ بە خڕە بێ ئەڵێ پان بە پان بە ئەڵێ ئەوە کە ئەوە کە ڕێک ئاوای دیتەوە بەدەستیانەوێ 180 دەرەجە ئێستا بۆ بە عێراقی مەسئول بازانی لەگەڵ سەدر و ئەمانە تەبەن ئەمەش ماوەیەکە ها ئەمەش هەڵەوەشێ بۆ شازایەتەوە ئەوە لە منی بیستنەوە ڕێکەوتنی لەگەڵ سەدر و حەبلوسی ئەمانە ئەویش هەڵەوەشێ کۆتایی بێت هەموو یاری ئەم مەوزوعانە بۆ شازایەتەوە هیچ چیز نییە باشە مەسئول تەنها لەبەر ئەو پۆی سەرۆک کۆماریە دەستی ناو دەستی سەدر و ئەمانە قسەی مەسئول بازانیشم لەلایە خۆی ئەڵێ پۆستی سەرۆک کۆماری بۆ ئێمە هیچ قیمەتێکی نییە و ئەوە تەنها پۆسێکەی تەشریفاتی و تەواو هیچێکی نییە ئێستا شەڕی بۆ لەسەرەکەی دەبەر ئەو عقدێ بەرامبەرکە بەرهەم هەیەتی بەرهەمە بە حورمەت بۆیە عەزیزانی من پۆستی سەرۆک کۆماری بۆ خەڵکی کوردستان هیچ ئەرزش و قیمەتێکی نییە لە عەقلی ئارام ئەحمەدشا هیچ قیمەتێکی نییە تەنها پۆستێکە بۆ بازرگانی و بۆ پارەپیاکردن باشە جایەکێتی بیبە پارتی بیبە فڵانە بیبە هیچ جیاوازێکی نییە لە ڕوانگەی خەڵکی کوردستانە تەنها پارەپیاکە شوزام حەپلوسە مەپلوسە نەزانچی ئەلێرەوەیە بەڵام ئەمە لە بیرتان بێت هەتا ئێران فتووا نەدا کە ئەو سەرۆک کۆمارە کێبێ هێز نییە بتوانێت دای بنێت ئەبێ ئێران ڕازی ببێت وەلۆ تەرکیب بێت بۆیە من لەوە زیاتر کاتان ناگرم لەبەر خاتی قوڕگم و ئەوانە عەزیزانی من بەڵام لەوە دڵنیابن کە ئەمە کرۆک و ماهیەتی شاسوارە شاسوار بناسن چ ئینسانێکی درۆزن ساختەچی دووڕوو دەست بڕە و ئەم قسەیشم ئێستا نەکردووە 5 ساڵ بەر لە ئێستا ئەم قسانم کردووە 2016 کردومە کە هێشتا شاسوار نە لیستی هەبووە نە فڵانە فیساری هەبووە بە ساڵ پێش ئەوە من و تومە پارتی بەتەمایە شاسوار دروستکە لە سلێمانی لەوجات ئێمە چیدان پێ بڵێم کاکە کە ئێوە بەجێی من ناکەن کەیفی خۆتانە وەکوم وتم خۆشەویستانی من مەجموعەیەک هەن دوای شاسوار کەوتون لەبەر پارە خۆشەویستان بۆ نمونە کە یەک تەلەفۆن بۆ منەکە ئارامە بە من بموتایە بۆ نمونە بموتایە کاکە من دیفاعی لەکەم و لەگەڵنەوەی نوێیەکە تا و مانگەنە موچەیەکم بیتێ و $2,000 و ئەوی بەسەر چاو کاگارم ئەم مانگێتەوە ئەو نەت ئەبێت و نەوەی نوێ پشیمانی مانک ئاوە کۆمەڵی خەڵکی لەم شڕەخۆر و چڵیت و پڵیتانە ئەچن دوای ئەمانە ئەکەون بۆ پارە من ڕووی دەمەم لەم ساختەچیانە نییە چونکە ئەمانە
خۆیان ئەفرۆشن بۆ پارە ئیکەن هەتا ئەرە قسەیان بۆ بکە هەر جوێنەی پێنج سوکاتیەکەن تاوشکە بۆ لەبەرێ ئەو بەشێن گۆڕانکاری و خەڵکی کوردستان و ئازادی و شەرەف و ئەخلاق و فڵانفیسانەوە نییە بەشێن ئەوەی جیفانی خۆی بکات کەواتە ئەمە هیچ بەڵام هەموو ئەو خەڵکە شەریفانی کە مجموعەیە دەنگیان بەنەوەی نوێدا لە مەولا ڕسوایکن بە تایبەتی بۆ بژاردنەکانی کوردستان ئەگەر کرا هەڵبژاردنەکان ڕسوایکن ئەمە هیچی پێوە مەهێڵن عەزیزانی من خەڵکی کوردستان ئەی هاوار مەهێڵن کەس بەکارتان بێنێ مەهێڵن کەس دانیشی ئەمە بازگانی بە ئێوە بکە مەهێڵن سروەیەک هەسێ بەدەیان ڕسمی ڕووتی بڵاو بێتەوە لە دوای دەنگی بەنێ بیکەن بە ئەندام پەرلەمان لە بەغا يعني معقولة تو شاور ببورن كو قسياكم شاور رواني لبير روش تبكي ما في بور بقريتو أخلاقي بور بقريتو كاكا ما عيبي براسي أما عيبة كاكا أما يوتشي ملتك شلون كري تو بيدن بي با شاسوار وخشكي شاسوار كاكا ليش الدنيا اشتيوها تو شو بشرك يوم مشكي تو تشيتي كاكي من شلون تو دنگ دي بمعنى تو شلون انا احمقي بيدوايا كشاسوار اتواني شتي بشتي بو خلكا شو اشتيوها كاكا تو گومان لمروبوني خوكا گومان لو كلا بوچوكا براسي باشا باس مثل خوفوشكان نيه من چندين كسا ناسم كلاگا شاسواران پاري لي ورقن دفاعي ديك توا بپاري دفاعي لك كاكا او جوازه بقناعته ببيرو باور نيه بيرو باور وقناعه جوازه مبادئ جوازه بلان حساب بو پاري كابال بريطانيا دوای شاسوارك بو پاري معنی 2000 ياتي 2000 باوند چي ياتي امش دوای كيتو توا اما حتى ارقسي بوكا لبرای که خوی فروش بو پاره استفاده نیه بلام توی لسمانی لفلان لکلال لکفری لچو دانشتویی چون دبی دنگلی بشاسوارو بمعنی کاک عیب براسي عیب برحال من كاتا ناقم لو زياتر يوادارم كسر كتوبن شوقاتان خوش به مدنوس الشوري بو بنا ماري بازاني نو كركاني بلام ام سفر عزيزان شاسوار خراب كل شيء بو بطلوا كتشون لبريطانيا تلفوني بو كدن بو عندهم برلمان بشنا ناو برلمان وانا واي ازاني اگر امان برون يتم نصابك تواوا بيت وخلق دنگا دا بينكي بارتي وقلوك ابنو نيزانيك ناتواني بيكات باشا دبروا باش داريشي كرت نصابي شان بو تواوا نكرا نيشان تاني سلو كما واحد بجيرن خوشي رسوا كرت خوشي رسوا كرت بارتي اوا ايشا كرت من شنجال بيومتوا او بنمري بازانيه لري خلكوا رنقه دجاوت بيتيان كاغارام يمن لخدمتين شي علي بودكين كاكا مبابا باتي شي بسكلاتي باتش خساكي بيكا بدجي بنمري بازانيه خساكم بويا من همیشه تجي بنمري بازانيه خساكم بويا كباتي قسم بي عليه من بلاماري ملام صفاده خوي داج قالكي اني حلاوه طيب خان حمايلي باشا هي مسعود اني ادريس اني نيتشي علم دس بجد وساقطي انا براسي شو كبنا مالي بازاني بس خوان بي مقدس وبيروزا اجنا هموس الكدادي باتي تشيان بيلي بيان بلي هل بخير شلنا يعني شي خلا باقسان بيمنشي بس باسي خوانك بويا من دائما هل باسي خوانك دي خواتنا نقل عزيزان سباس بو ايوا سباس بو دويني برلمان كا دربيكي شاسوالي خست خواروا بو هم خرج كل سنه حرمه الموتاني بخير